ئیماندارانی خۆشەویست مسلمانانی ماڵی خوا لە وتاری ئەمڕۆدا بە پشتیوانی پەروەردگار هەر لە خزمەتی پێغەمبەری نازدارە ئەبین عەلەیهی السەلات وەسەلام باسی خەسڵەتێکی تر سیفەتێ جوانی لە جوانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەکەین چونکە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم قدوەی هەمومانە چەنێ باسی کەین یەمان کەمە ناتوانین حەقیدەین بەڵام حەزم کرد چەند وتارێک لە خزمەتی ئەو دابین بۆی لە واقعی ڕۆژانەی خۆمانشدا بتوانین ئەو سیفەتە جوانانە ئەو ئاکارانە جوانانە و ژیان و سیرەی شارەزابین ئینشاء الله تعالی. ئیماندارانی بەڕێز ئەوەی کە ئەمڕۆ کۆمەڵگای ئێستای ئێمە بەعام هەمووی مسلمان و غەیری مسلمان ئەم زەمانەی ئێستا پێویستی پێیەتی واقعی کە باسی کەین ئەوەیە کە ڕەوشتی گەورەی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر مرۆڤێک هەر تاکێک لە مسلمان و غەیرە مسلمان هەتا ئەگەیەتە ڕەئیس وڵاتێک هەتا ئەگەیەتە لەو سەرترش پێویستی بەوەیە مراجعەی خۆی بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دابنا ئەو ڕەوشتە شیرینانە لە خۆیان جێبەجێکە هەرچی کاتێتوانی ئەو ڕەوشتە جوانانە لە خۆیان جێبەجێ بکە تەئکیدتان لێبێ ئەو مرۆڤە لای خەڵک خۆشەویستە بێ و لای خوش خۆشەویستە. زۆر جار ئێمە لە ڕەفتار و ڕەوشتی پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم کەمتەر خەمین لەوەی ئیدعایەش بکەین باسی من کردارەکەم باسی قەول ناکەم قسە ناکەم ئەوەی کە تۆ ڕۆژانە جێبەجێیەکەی ئەوە گرنگە. چەندێکمان لەو ڕەوشتە جوانایی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵبژاردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ڕەفیق و دۆستی باش چۆن بووە، پێغەمبەری خوا لە ماڵەوە چۆن بووە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن وڵاتی بردەتە ڕێوە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ کافرەکانە تەنانەت چۆن بووە. هەمووی ژیانی پێغەمبەری خوا هەمووی دەرسە بۆ ئێمە. لە قورئاندا زۆر ئاماژە ئەکا باسی ئەم پێغەمبەرە نازدارە ئەکا عەلەیهی السەلات وەسەلام ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم وإنك لعلى خلق عظیم. ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو ئەخلاق و ڕەوشتانەیە زۆر هەرە بەرزەخوا باسیەکە. کەس نییە ئاستی پێغەمبەر ئەخلاق و ڕەوشتی کە جوان بێ پێشی پێغەمبەر بکەوێ نییە، لە دوای ذاتی ئەڵڵا پێغەمبەرگیان عەلەیهی السەلات وەسەلام ئەو ئەخلاق و ڕەوشتە جوانەی تەماشا بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەنین بووە، هیچ کاتێ زبانی زبری بەکار نەهێناوە ئیلا لە کاتی جەنگا نەبێ، لە کاتێک خوا ئەمری پێکردووە ئیلا ئەوە و تووڕەش بووە قەت تووڕە نەبووە بۆ خۆی قەت ئیلا بۆ دینەکەی خوا تووڕە بووە. خەڵک هاتووە ئەزیەتی داوە ئەو هاتووە بەدڵێکی زۆر فراوان ئەو پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسەلام ئەفەرمێ ئینەما بوعیثت لیوتم صالح الأخلاق، یان فەرموویەتی مەکارم الأخلاق یان فەرموویەتی حسن الأخلاق. ئەم سێ فەرمایشتە من هاتووم بۆی چی؟ ئەو ڕەوشتە جوانانە تەواوی کەم بۆتان ئیمانداران مسلمانان. هاتووم بۆ ئەوەی ئەفەرمێ ئەو ئاکارە هەرە بەرزانە هەیە فێرتان بکەم، هاتووم بۆ ئەوەی لە جێگای بە جوانی بە چاکی بە باشی هەموو ڕەوشتە جوانەکان لە جێگای خۆیدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دابنا بۆمان. چونکە ئەگەر ئێمڕۆ ئێمە پێویستمان بەمەیە ئەم وڵاتە و هەموو وڵاتەکانی سەر دونیا لەمانیمان بۆ ئەوەیە سێرەکەی هەموومان گلەیمانەیە لە یەکتری، من ڕاست ناکەم لەگەڵ تۆ ڕاست ناکەی لەگەڵ من، لە مەعامەلە لە کڕین لە فرۆشتن لە هەستان لە دانیشتن لە هەمووی ئەڵێی هەر کەسێ بۆ کەسێک گلەیەکی هەیە. بەڵام ئەگەر خۆمان ڕێکەینەوە ئەو گلەیانە نامێنێ چی ئێمە وەک تاک چی هەتا ئەچێتە سەرەوە هەتا ئەو پەڕی هەموومان ئەو کاتە سێرەکی ژیانێکی خۆشبەختانە ئەژین هەموومان حس ئەکەین کەوا ژیانێکی زۆر بەختەوەرە هەر لەسەر دنیادا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لم يكن النبي صلی الله علیه وسلم فاحشا، واتا پێغەمبەری خوا نەوشەیەکی خراپ بەسەر زاریان نهاتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وشەیەکی ناشیاو جیمێندان مژدەی خراپ بە خەڵکی ئیلا و مژدانە نەبێ خوا دایەتی بۆ بەهەشت ئەوەکەی دۆزەخ. ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا البذيء
نطعنا ئەدا وەنا تەعنەکارە لەقەب ئەدا وەنا قسەی خراپەڵێ ئەمانە هیچ کاتێک ئەمانە جێگەی نابێتن لە منەوە هەتا ئێوە بە تایبەتی ئەوانەی لە جێگەی پێغەمبەر ڕاوەستن حەیف و سەد حەیف قسەی وا بکەن ناشیاو بێ چۆنە بێت تۆ لە حضوری لە شوێنی پێغەمبەر ڕاوەستیت ادعای ئەوە بکەی کە تۆ شوێنکەوتووی پێغەمبەری صلی الله عليه وسلم علەما وەرەثەة الئەنبیا چۆن هەندێ وشەیە تێتە دەرەوە لایق نییە بۆ تۆ بۆ ئەو شوێنەی کە ڕاوەستاوی لەسەری چۆن شەرم ناکەی چۆنە بێ وشانە بەکاربێنی نابێ هەر کێ بەکاری بێنە ئەوە لای داوە ئەلەو خوشانە لای داوە لە ڕەوشتی پێغەمبەر قەت پێغەمبەر نەیوتووە خەڵک کافرە و خەڵک موشریکە و خەڵک فڵانە و خەڵک فڵانە پێغەمبەر هەرکێ خراپ و ژوای ئەچوو بۆ لای بۆ ئەوەی دەستی بگرێ نەچێ بۆ جەهەنەم نەک لە شوێنی پێغەمبەر ڕاوەستێ و هەر بۆ خۆی قسەیەک بێ و شتێکی پێ بێ و خەڵک تۆمە بکا و خەڵک شت بڵێ هەرچی بیبیسێ و بڵێتەوە نا ئەوە نێ ئیمانداران قەت ئێوەی بەڕێزش نابێ ئەو شتانە هیچ کاتێ ئێمە لەگەڵ وشەی خراپا بین لەگەڵ قسەی خراپا بین مسلمان بیکە غەیرە مسلمان بیکە چاکە هەرکێ کردی بڵێن چاکە باشە با فێر ئەمە بین ئیمانداران هەرکێ چاکی کرد بڵێن دەستە خۆش بێ ئەم کارە زۆر جوانە زۆر چاکە خوا مۆفەقت کا لەسەر ئەم کارە هەر خراپشی کرد بێ دەنگمەوە دەستی بگرە بڵێ وەڵڵاهی برا خۆشتمەوێ ئەم کارەی کە کردت بڕواتە بێ باش نییە خۆزگایە نەتکردایە ئیشاڵڵا لەمە دوانایکەی پێغەمبەری خوا وا بووە صلی الله عليه وسلم منداڵێک هەموو ڕۆژێ دێتە دەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منداڵێ بەردی لێدا بەردەبارانیەکە منداڵێکی یەهودیە بچووک سێ و چوار ڕۆژ دیار نامێنە پێغەمبەری خوا هەوا لێ پرسێ ئەڵێن نەخۆشە لە ماڵایە پێغەمبەری خوا ناڵێ کوڕە یەهودیەکە ئێمە ئەمڕۆ مسلمانە ناچێ بەلای مسلمان ئەها فەرقی پێغەمبەر و ئێمە لەکوێیە حەز زۆر دوورین ئێمە خوا پەنامان بدا ئەفەرمێ چوو بۆ ماڵی بانگی کرد بۆ ئیسلام خۆی و مناڵەکە و باوکشی دوعای خێرشی بۆ کرد بۆی شفای ئەو مناڵە بدا پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام ئەو پێغەمبەرەیە ئەچێ بۆ مزگەوتە بینێ منداڵێکی بچووک لە ڕێگا دانیشتووە تەیرێکی مردووە تەیرێ بچووکی تەماشاکە لە قەدی دائەنیشێ مبارەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەسحاب و یاوەران لە دەرگای مزگەوت چاوەڕێیەکەن بۆی بچێ نوێژی جەماعەت کە تەماشای ئەو بکە بۆ منداڵێک ڕاوەستێ پێغەمبەری خوا کە ڕاوەستێ بان سەحابەکە هەمووتان بێن سەرخۆشی لێ بکەن بێن سەرخۆشی کەن لە منداڵێک مرۆڤێکی نەمردووە تەیرێکی مردووە ئێستا مرۆڤێک شەمرێ ناچێت سەرخۆشیێکی لێ بکە سێ فەرقی ئێمە لەکوێ و فێرقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژیانی لەکوێ ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم ئەو پێغەمبەرە نازدارە ئەوەی کە لە دنیادا دژایەتی ئەکرد ئەوەی کە مامێتی ئەوەی کە قورئان لەسەری دابەزی موژدەی جەهەنەمی پێدا بەڵام بە بۆنەی پێغەمبەرە خوای گەورە ڕەحمی پێکە تەبەت یەدا ئەبی لەهەب وەتەب ئەبوو لەهەب موژدەی هەر لە دنیادا بەخۆی خێزانی بەو سوورەتە تەواویکەی موژدەی جەهەنەم دراوە بەخۆی و بەچی بە خێزانی بەڵام چاک بزانن لە 12 ڕەبیع الأول خەویان بینیوە بە کێ بە ئەبا طالب خەویان بینیوە عەفو بە ئەبوو لەهەب لە 12 ڕەبیع الأول پێیان فشان داوە پێغەمبەری خوا صلی الله عەزابەکەی چۆنە چونکە بۆ عەزیەتی پێغەمبەری داوە ئەڵێن هەموو ساڵێ لەو ڕۆژەی کە پێغەمبەر لە دایکەوێ ئەم پیاوە لە جەهەنەمە عەزابەکەی سووکە بێ ئەزانن بۆچی ئیمانداران لەبەر ئەوەی عەبدێکی هەبووە کۆیلەیەکی هەبووە کاتێ موژدەیان داپێی ئەم کابرا کافرە پێغەمبەری خوا جارێ هەر پێغەمبەر نییە هەر لە دایک بووە پێغەمبەری خوا لە دایک بووە دوای 4 ساڵان پێغەمبەر بووە پێغەمبەر وتی مەدام ئەمە کەسی منە و منداڵێکی ئاوا جوان بووە ئەوە تۆ بڕۆ ئیمڕۆ ئازاد بە عەبدێکی ئازاد کرد خواوە بۆنەی ئەو ئازادەی عەبدەوە عەزابەکەی 12 ڕەبیع الأول هەموو ساڵێ کەمەکاتەوە وەک ئێستانی ئیمانداران پێغەمبەر لە دایک بەبێ کڕ و کب بیش نەڵێ کەس نەزانێتەوە ئومەتی پێغەمبەری هەمووی حرام و مەحروم و کەی وایە ئەمە لەکوێ هاتووە ئیمانداران بۆیە بێ وریابین ئێمە هەر نەکەینە دوای قسەی ئێمە شەرعی ئێمە یانی زانست یانی علم نییە هەر کەسی هەڵسێ بەخۆ تەورێکی پێ بێ ئەم لای ببڕێ و ئەو لای ببڕێ بە کەیفی خۆی ئەمە نییە ئیمانداران
ئەبێ ئێمە بزانین کە ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم ڕأیت وەفەرمێ یەکێ لەوانە قەت نەمبینێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی کە وتراوە کە ئەم پێغەمبەرە تێزک خۆی نان بخوا ئەم پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەوە بێکەوە لە ماڵدا ئەوەی هەبێ لە خەڵک زیاتر ئەم پێغەمبەرە وەک دایکە عایشە فەرمێ کانە خولقه قورئان یەمشی علی الأرض پێغەمبەری خوا قورئانێک بۆ بە زەیار ڕۆیە وەک ئێمەنەوە قورئان بخوێنێ قورئانەکە جێبەجێ نەکا ئێمە ئێستا واین ئیمانداران قورئانە خوێنین قورئانمان لەبەرە بەس جێبەجێی ناکەین زۆری نەمان واین بە من شەوە مخۆم دەرناکەم لێ هەموومان قورئانە خوێنین قورئانمان لەبەرە بەڵام جێبەجێی ناکەین ئێمە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جیاوازین بەڵام ئەبێ خۆمان ڕێکخینەوە ئیمانداران پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێر ئەنەسکە پێناسەی پێغەمبەرمان بۆکە صلی الله علیه وسلم کێ توانێ 20 ساڵ ڕەبەق ئەڵێ لە ماڵ پێغەمبەرا گەورە بوو ئەم سەحابە نەڕۆیشتەوە بۆ ماڵی خۆی ئەڵێ 20 ساڵ ڕەبەق لە خزمەتی پێغەمبەرا بووم صلی الله علیه وسلم ئۆفێکی نەکرد یەک وشەی ناشرینم نەبیست لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکی نەوت دڵی من بڕەنجێنێ 20 ساڵ ڕەبەق ئێستا ئێمە چەندێک دڵ یەکتری ئەڕەنجێنین چەندێکمان عاجزین لە یەکتری چەندێکمان قسە بە یەکۆ ناکەین چەندێکمان پشتمان لە یەکتری کردووە هەموومانش ئەو حەدیثانە ئەزانین هەموومانش ئەو ئاەتانە ئەزانین ئەی بۆ جێبەجێ ناکەین کەواتە ئایا ئێمە ئەخلاق بڵێن ڕەوشتی ئێمە ئەو ڕەوشتەیە ئێوە دوای خۆتان مقارنەی کەن و بزانن کەوای نیاوانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەفەرمێ یەکێکی تر لەو ئاکەرە جوانە ئەمەنە نەرمونیان بووە ئەمەنە نەرمونیان بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنانەت شۆ لە پاڵی کەعبەدا نوێژی کردووە پیسایی ناو حەیوانیان خستۆتە سەری بێدەنگ بووە ئەمڕۆ مسلمان لە مسلمان قبول ناکا قسەیە بکە کوڕەکە قبول ناکە لە باوکی قسەیە بکە لە دایکی دایم و سەعات لە تەشە و لە قسەی ڕق و زبر ئیشمان ئەمەیە ئێمە ئەی بۆ وابین کەی ئومەتی پێغەمبەر قسەی ڕقی کردووە کەی پێغەمبەر داوای کردووە ئێمە بنشینە یەک قسەی ناخۆش بکەین ئەی بۆ دڵ یەکتری خۆش نەکەین ئەی بۆ بەدەم چاو یەکەوە پێ نەکەنین سەدەقەمان دەستکەوێ ئەی بۆ ڕێز و احترامی زیاتر لە یەکتری نەگرین دەستخەینە سەر سێنگ بۆ یەکتری دڵمان پاکەینەوە دڵمان ناخمان دەرەومان یەکێ بێ بۆ وانە بین ئیمانداران پێغەمبەر ئەمەی گەرەکە لە ئێمان صلی الله علیه وسلم ئەمەی گەرەکە پێغەمبەر نەیگەرە ناخێکی منافق لە ناوەوە ئێژینێ ئەژدیایە لە دەرەوە ئێژی مەلایکێ ئەمە چۆنە کەی پێغەمبەر ئەمەی گەرەکە وەڵڵای خوا ناخێوێ ناخت پاک نەبێ بەخوا هەموو حەزیەکەی هەموو دنیا بدە تایشانە بۆ خوا وبالله هەباء منثورا هیچ نایێرێ پوشێ نایێرێ لای خوا خوا دڵی گەرەکە لە تۆ من لە دڵەوە ڕقم لە تۆ بێ لە بان شۆگەیمە بەردەمت بە قوربانە بووم دەست خەمەر سەسیێک ئەوە کەی ڕاستە ئیمانداران ئەوە کەی وایە کەی پێغەمبەری وای وتووە عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچێکی تر لەوانە ئیمانداران پێغەمبەری خوا داوای کردووە نەک دڵمان پاک بێ بەڵکو شێواز و شکڵمانش داوا بکەین کە چوینە بەر ئاوێنە پاک بێ خوای ئەم ڕوومەتە جوانە دا پێم جوانتری کە دڵمش پاکەیتەوەکە ئەم ڕوومەتە جوانەی کە داتە پێم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم با زنی بکەینەوە لە ناومانە ئیمانداران بەو ڕەوشتە جوانانەی کە هەیەی واز بێرین لە قسەی زبر واز بێرین لە تەشە و تانە واز بێرین لە دژایەتی یەکتری کردن ئەمانە هیچی با بزانی لە مەسلحەتی موسڵمان نییە نە لە دینە نە لە ئیسلامە نە لە پێغەمبەرە صلی الله علیه وسلم هەندێک ئەمور شەیە قسەی تیا مەکە هەرچیت پێ باشە وە بکە بەڵام مە بە فیتنەی بەرامبەر خەڵک بە بۆنەی تۆوە ئیسلامەکەش ناشری بێ لە بەرچاوی ڕابکە لەم ئیسلامە پیرۆزە خوای گەورە ڕەحم بە مولایەتمان بکە و عاقیبەت خێرمان بکە